دەم باش بەڕێزان ئێستا شەشی ناولێر لە گواستنەوەی کنگرە ڕۆژنامە نووسەکەی وەزیری بەرگری عێراق لەگەل بەرپرسەکانی وەزارەتی پێشمەرگە سەرۆکی ئەرکانی وەزارەت جەنابی کاک بابکر زێباری لەگەڵ بڵێن وەزیر خالد عوبەیدی لەگەڵ کۆمەڵێکی ئەفسەری باڵای وەزارەتی بەرگری بە هاوڕێتی لەگەڵ جنرال بێدنارک کە لێپرسراوی نووسینگەی هاریکاری ئەمنی عێراقی ئەمریکیە لەگەڵ یابوو لەگەڵ هەندێک ئەفسەری پایەبەرزی بڵێن کە لە سەفارەتی ئەمریکیەوە هاتبوون لە بەغداوە گەیشتنە فڕۆکەخانەی نێو دەوڵەتی هەولێر و دوای ئەوە لە دیوانی وەزارەتی پێشمەرگە لە وەزیری بەرگری و جەنرال بێدنار گوستافەکانیان ئەفیل نوجەیفیش وەکو پارێزگاری مووسڵ بەشدار بوو لە کۆبنەوەک دیارە کۆبنەوەکە بەگشتی ئێمە وەکو وەزارەتی پێشمەرگە کارنامەیەکمان هەبوو کارنامەکەمان چەند خاڵێک لە چەند خاڵێکی سەرەکی پێکە هات بۆ چۆنەتی هەماهەنگی لەگەڵ وەزارەتی بەرگری لە ئایندەدا ینی وەکو پێشنیاز پێشکەش کرابوو بۆ کۆبوونەوەکەی ئەمڕۆ خاڵە سەرەکیەکانی کارنامەکەمان یەکەمیان زیندووکردنەوە و بڵێن کاراکردنی لیژنەکان لە نێوانی وەزارەتی بەرگری و وەزارەتی پێشمەرگە کە لیژنەی وەزاری باڵا و لیژنەی کاری باڵا جگە لەوە داوای چەکدارکردنی هێزی پێشمەرگەی کوردستانمان کردووە ینی پێویستیەکانی هێزی پێشمەرگە بە چەک و تەقەمەنی چەکی سووک و چەکی قورس لە وەزارەتی بەرگری جگە لەوەش داوای سەرفکردنی موچەی هەموو هێزی پێشمەرگەمان کردووە لە پشکی بڵێن بودجەی سیادی سیستەمی بەرگری نیشتیمانی عێراقی وەکو مافێکی خۆمان بۆ هێزی پێشمەرگەی کوردستان جگە لەو خاڵە ئێمە داوای دامەزراندنی ژوورێکی هاوبەشی ئۆپراسیۆنمان کردووە کە ژوورێکی بچووک بێ بۆ هەماهەنگی لەگەڵ وەزارەتی بەرگری یعنی نێوان وەزارەتی بەرگری و وەزارەتی پێشمەرگە جگە لەوەش داوای هەماهەنگی زیاترمان کردووە بە تایبەتی بەهۆی ئەو هێلیکۆپتەرانەی کە هی وەزارەتی بەرگری جارجار هاوکاری ئەگەێنە چیای شنگال بۆ ئەو هاوڵاتیانەی کە لەوێن هێشتا نزیکەی 12,000 هاوڵاتی لەوەیە لەگەڵ هەندێک هێزی پێشمەرگەی خۆڕست کە لەو ناوچانە نین برایانی هێزیدیمان کە لە شاخەکەن جگە لەو خاڵانەی طبعاً داوای کۆمەڵێکی هاوکاری ترمان کرد بۆ وەزارەتی پێشمەرگە کە داوای ئەوەمان کرد کە هەندێک ئەفسەری وەزارەتی پێشمەرگە لە ناوەندێکی هەماهەنگی هاوبەش کە لە بەغا بن لەگەڵ ناوەندێکی هەماهەنگی هاوبەش لە وەزارەتی پێشمەرگە بێ جگە لەوەش خاڵێکی گرنگ کە ئێوە هەمووتان نەزانن ئێستا ئەو یارمەتیانەی بەهۆی هاوپەیمانانەوە کە دێن بۆ هێزی پێشمەرگەی کوردستان فڕۆکەکان لە بەغا دابەزن بۆ ئەوەی لەلایەن وەزارەتی بەرگری عێراقەوە لەوێ یعنی ئاگایان لێبێ کە چی هاوکاریەک دێت بۆ هەرێمی کوردستان ئێمە داوامان کرد کە تیمێکی ئەفسەرانی وەزارەتی بەرگری لە هەولێرن لە وەزارەتی پێشمەرگن بۆ هەماهەنگی وتمان لە جیاتی فڕۆکەکان لە بەغا دابەزن لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر دابەزن و لێرە ئەو ئەفسەرانە بڕۆن سیر بکەن کە چی هاتووە بۆ هەرێمی کوردستان چونکە دابەزینی ئەو فڕۆکانە لە بەغا ئەبێتە مایەی دواکەوتن گەیشتنی ئەو پێویستی و ئەو هاوکاریانەی بۆ هەرێمی کوردستان دیارە ئەو خاڵانە خوێنرایەنەوە لایەن بەڕێز وەزیری پێشمەرگە لە کۆبوونەوەکە دوای ئەوە بە فەرمی ئەو کارنامەیە پێشکەش بە وەزیری بەرگری عێراق کرد وەزیری بەرگری بە ئەرێنی یعنی بڵێن بە ئیجابی وەڵامی هەموو خاڵەکانی دایەوە بەڵام دیارە ئەو باسی ئەوەی کرد کە هەندێک خاڵی پێویستی بەوە دەکا کە ڕاوێژ لەگەڵ حکوومەتی فیدراڵی عێراق بکە یان ڕەنگە پێویستی بە بڕیارێکی باڵاتر هەیە لەوێ لەگەڵ خۆیان ئەیبا بۆ بەغا بەڵام بە شێوەیەکی گشتی ڕای ئیجابی بوو لەگەڵ گشت خاڵەکان و ئامادەیی دەربڕی بۆ جێبەجێکردنی زۆری لەو خاڵانەی کە هەیە
جگە لە کارنامەی ئێمە ئەوەی کە ئێمە پێشکەشمان کرد دیارە وەزیری بەرگری خۆیشان داخوازیەکیان هەبوو داخوازی هاوکاری وەزارەتی پێشمەرگەیان ئەویست بۆ پلانێکیان هەیە بۆ وەرگرتنەوەی زۆربەی ئەو ئەفسەرانەی کە لەو فرقانەی کە لە هی وەزارەتی بەرگری بوون لە فرقەی 2 3 4 12 ئەوانەی لە ئێستا نەماوندا یعنی ئەو فرقانە نەماون وەکو لەسەر ئەرزی واقع بەڵام ئەفسەرەکان و پلەدارەکانیان لەگەڵ سەربازەکانیان زۆریان لە هەرێمی کوردستانن دیارە پێشتر تیمێک هاتووە لە وەزارەتی بەرگری عێراق ئەو تیمە ناونووسی زۆری ئەو ئەفسەر و پلەدارانەی کردووە لەگەڵ سەربازەکان لە قوشتەپە و نزیکەی بە ژمارە 9000 تا 9500 کەسن یعنی بڵێن ئەفسەر و پلەدار و سەربازن داوایان کرد کە ئەوان بڕیارێکیان یان پلانێکیان هەیە بۆ دامەزرانی فرقەیەکی نوێ بە ناوی فرقەی 19 کە ئەم فرقەی 19 ببتە هێزێک کە لە دوا ڕۆژدا بەکار بهێنرێ بۆ پرۆسەی ڕزگارکردنی مووسڵ و داوایان لە وەزارەتی پێشمەرگە کرد کە ئێمە هاوکاریان بکەین بۆ دیاریکردنی هەندێک ناوەندی مەشق پێکردن لەگەڵ جێگایەک بۆ ئەو لیوایانەی کە نزیکەی 2 تا 3 لیوایی لەو هێزانەی کە ناونووس کراون لێ دروست بکرێ ئێمە وەڵامی وەزیری پێشمەرگە ئەوە بوو کە ئێمە لە وەزارەت کۆبنەوە ئەکەین دراسەیە و داواکاریە ئەەکەین و دوایی پاش پرسکردن بێگومان بە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و سەرۆکایەتی هەرێم بە تایبەتی جەنابی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی هەرێم کە بەڕێ سەرۆکی هەرێمە ئەمجە دوای ئێمە وەڵامی ئەو داواکاری ئەوانە دەینەوە بەگشتی کۆبوونەوەکەمان ئێمە سەعاتێکی خایەن لەگەڵ وەزیری بەرگری و ستافەکەی دوایی تەوابوونی کۆبوونەوەکەی ئێمە بەرەو لای یعنی ڕۆشتن بۆ سەردانیکردنی جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و لەوێ کۆبنوویەکیان لەگەڵ جەنابی کاک نەچیروان بەرزانی ئەبێ لە پاشاندا پلانێکیان هەبوو کە سەردانی ناوەندێکی مەشق بکەن کە لە بنەسڵاوەیە کە هەندێک هێزی پێشمەرگە لەوێ خەریەکی مەشقکردنە طبعاً بە هاوکاری وڵاتانی هاوپەیمان لەوێ مەشقەکانەکەن ئیتر نازانم ئایا ئەویان پێکرێ و سەردانەکە یەک ڕۆژە خایانی و ئەگەڕێتەوە بۆ بەغا ئەگەر هەر پرسیارێک ئەگەر بە عەرەبیەکە بڵێم اليوم الساعة 9 صباحا زار السيد وزير الدفاع العراقي خالد العبيدي مدينة أربيل مع وفد عالي المستوى كان يرافقه السيد بابكر زيباري رئيس أركان الجيش في وزارة الدفاع وأيضا مجموعة من الضباط الكبار في وزارة الدفاع وأيضا كان يرافقهم الجنرال بيدنارك المسؤول عن المكتب الأمني للتعاون ما بين العراق وأمريكا وأيضا كان معهم السيد أثيل النجيفي وقد زاروا ديوان وزارة البيشمركة وحصل اجتماع دار اجتماع ولا برزان اوی بینیتان کنگره روزنامه‌وانی امیندار گشتی وزارت پشمرگی جباریوار بول دور هاتنا وزیر براوانی عراق ایرو جبهولیر و کو جباریوار دبیجه کو اوان گوتو بیش کرنه به چروپری حتی تفعیل کرنه وان لیجانن کو بره هات بونه تشکیل کرن جبو چارا سر کرنه پرسنت تایبتی اللي سر او هزا پشمرگی کردستان هر وها دروست کرنه جوره که بچوکیا اپراسیون هبش و گلک پرسندن ولی برزان بوزیات قصه کردن لسر کشکانی نیوان بغداد و هرم ام کشانه بروچی ارون لکاتک که امرو وزیری برگری عراق سردانی اولیر که دو سرکومار عراقش سردانی شهر سلیمانی که دو که بریاره لچارچای سردانه که لگل برپس بالکانی هریمی کردستان گوتو بیش انجام دا سروک حکومت هریمیش دونه لهولیر باستواکا که کشکان بروچاره سر اروا اوان حوالدن کشاندگ سردانی بغداد بکشاندگ که فرمی بالای هریمی کردستان بزیات قصه کردن لسر دوا پیش هاتکان لمرچونیتی چاره ساکنی کشکانی نوان هرم و بغداد اسا دو میوان من هي الاستوديو اويش دكتور طافق احمد ميرزا اندامي برلمان العراق لسر فراكسيون جوران ودكتور اشواق جاف اندامي برلمان العراق لسر فراكسيون بارتي ديمقراطي كردستان بخيرات انتانكين بله دكتور طافق كده ودسبيكين هاتني او شانده بالای حکومت العراق انكو كاربدستان العراق بو هرمی کردستان امرو چه خواندنو یکتان هيا بوي
خۆی هاتنی هەر شەندێک بۆ عێراق بێ یاخود چوونی شاندێک لە کوردستانەوە بێ بۆ عێراق شتێکی ئیجابیە چکە ئێمە لە دانووسانین دانووسانکردنیش بە چی ئەبێتوانێت بە گفتوگۆکردن ئەبێت بەڵام باڵێ ئەو وەفدەی کە ئەمڕۆ ئەهاتوە ئایا باڵێن کا تەنیا ئەگەر بێت و لە وتوێژەکانیان نابکەیتوانێت تەنیا چەند مەرجێکی خۆیان هەبوو یەکێک لەوانێکەوە هاری کارکردنی پێشمەرگەیە بۆ دیفاعکردن لەوەی کە مووسڵ ڕزگار بکەین بەڵام لە عینەن کاتا من وەفدی شاندی کە یەت ئەبێ سێ ئەسالیبی هەبێ یەکێک لەوانە کە هێزەکەیەتی یا سیقەیە معلومە لە لای خەڵک دروستکە بەڵام من ئەم شاندا لە هیچیانە بەدی ناکەمتی هەیە ئەو هاتۆ داوا لە منەکە دیارمەتی دەرەبێ و ڕێشی پیشان دەرەبێن بۆ ڕزگارکردنی مووسڵ لە کاتێکا سیقەی بە من نییە کەوا فڕۆکەکان ئەبێت ئەگەر هاتوو بە خانەی چەکەوانێ لە بەغا بنیشێتەوانێ اینجا بێتە هەولێر کەواتە پارلەمانتاری سیقەت بەوە نیە شاندنە کەسە دەنێری کوردستان ینی بەرژەوەندی عێراقیتیایە چکە بۆچی ئێستا کوردستان لە حاڵەتێکی ئێمە ڕاستە خۆمان لە حاڵەتێکی باری ئابوووریەکی خراپین لە کۆمەڵی قەیرانیانتیا هەیە بەڵام باری کورد لەبارە عێراق ئێستا مەجبورە کە بێت بە دوای کورتکەوێ بۆ حلکردنی کێشەکانی خۆی لەگەڵ کووردا بڵێ بەڵێ دکتۆرە شواقە کەرێمە ئەو پرسیارە ڕاستە بەرزتان کەم پێشتریش کورد چەندین اتفاق لەگەل حکوومەتێک لە دوکانی عێراق بۆ کابینەکانی پێشەبێژ گەل لەگەل حەزبە باڵا دەستەکانی شیعە و سونە لە عێراق هەبوو وەکو دکتۆرە تافگاڵێ کۆبوونەوە لە پێناو کۆبوونەوە بووە چەندین جارهاتون چەندین وەسیقیانی زاکە دووە چەندین دیکومنت لە بینەدا لە کاتێکا کێشەکان زەخترە بێ پێت وایە ئەمە شەر بەو دەردە بگا سەردانی ئەمڕۆ زۆر سپاس طبعا هەمومان دەزانین کە ئێستا حکوومەتی اتحادی بەتەمای ڕزگارکردنی ئەو ناوچانە کە بەدەستی داعشەوە و ئەعلانیشی کرد بەتەمای ڕزگارکردنی مووسڵ و پێویستیان بە هاوکاری هەرێمی کوردستان وەزارەتی پێشمەرگە بۆیە من دەڵێم ئەو خاڵانە کە بەڕێز جەباریاوەر ئاماژەی پێکرد 1 2 3 4 هیوادارم لە 1 2 3 4 تەطبیق بکرێت یەکەم جار پێش ئەوەی حوت کە ئەوان ئەفسەرەکان و پێشمەرگە هاوکاری حکوومەتی اتحادی بۆ ڕزگارکردنی مووسڵ بۆ نمونە ئێمە مادەی 2 کە ئەرزی کرد کاک جەباریاوەر سەرفی معاشی هێزی پێشمەرگە لە کاتێک ئێمە پێنجشەمەی ڕابردوو لە راپۆرتی وەزارەتی دارایی کە لیژنەیەکی تەشکیل کردبوو بە ئامادەبوونی وەزیری بەرگری خودی خۆی ئاماژەیان بە حەشدی شعبیان کردووە و داوای لیستی حەشدی شعبییان کردووە بخرێتە پاڵی لیستی وەزارەتی ناوخۆ وەزارەتی بەرگری بەڵام بە هیچ شێوەیەک ئاماژەیان بە هێزی پێشمەرگەیان نەکردووە لە کاتێک هێزی پێشمەرگە لەم قۆناغا ئیسباتی کرد کە ئەو بەڵێ دکتۆرە و مۆتەمەری سەحافی ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگی گەرە هەندێک پرسی ڕۆژەمانووسان هەیە بەڵێ بەرزان ئێستا شەچین بۆ بە شێوەیەکی ڕاستەخۆ گواستنەوەی ئەو مۆتەمەری سەحافی ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگە لەسەر هاتنی وەزیری بەرگری عێراق ئەمڕۆ بۆ شاری هەولێر هەندێک بنکەیەکی بنکە نا ئەتوانم بڵێم ناوەندێکی هەماهەنگی بچووکی ئەمریکا هەیە ئەوش لە ڕێی عێراقەوە چونکە ئەوان مەکتەبێکی هاریکاری ئەمنیان هەیە لەگەڵ عێراقا لە هەرێمی کوردستانە یعنی وەکو هەرێم ئێمە بەشداری نەزمنی ئەو ئیتیفاقی لە نێوان ئەمریکا هەیە لەگەڵ عێراقا لەم دوایەداش پاشەوەی حکوومەتی عێراق هەماهەنگی هەبووە لەگەڵ اتفاقی هەبووە لەگەڵ وڵاتانی هاوپەیمان نوێنەرانی هاوپەیمانش لە هەمان ئەو بنکەیەکە هەن پرسیاری دووەمەکەش بەڵێ وەزارەتی بەرگری عێراق داوایان کرد لە کاتی ئەگەر پرۆسەی سەربازیان هەبوو بۆ ڕزگاکردنی مووسڵ یان ناوچەکانی تر هێزی پێشمەرگە هەماهەنگیان بکە ئێمە وەڵاممان ئەوە بوو کە بە پێی فەرمانی بەڕێز سەرۆکی یاریمی کوردستان کە فەرماندەی گشتی هێزەکانی پاراستنی یاریەمە ئەگەر لە ئایندەدا پلانی دیاریکراو هەبوو و ڕێکەوتن هەبوو لە نێوانی هەرێم و حکوومەتی فیدراڵی عێراق و ئەو پلانانە گونجاو بن ئێمە ئامادەین وەکو هێزی پێشمەرگە بە هەماهەنگی لەگەڵ هێزەکانی فیدراڵی عێراق لەگەڵ ئەمریکا و هاوپەیمانان بۆ هەر کردەیەکی سەربازی بۆ ڕزگارکردنی ناوچەکان لە ژێر دەستی داعش یەک هەموو وڵامە دەمەوە هەموو وڵامە دەمەوە لا وزير الدفاع العراقي وقرد بوي هاوكاري كان هيزي پێشمەرگە بکە لە کاتی هاوکاریەکردن ئێوە کاردانەوەتان چی دەبێت ئێمە وەکو باسمان کرد ئێمە نزیکەی 8 خاڵ بوو ئەو کارنامەیە کە پێشکەشمان کردووە بە وەزیری بەرگری بێگومان لە کۆبوونەکەیەدا کە سەعاتێک خایەن کۆبوونەکە ئەو وەکو باسم کرد وەڵامدانەوەکەی ئیجابی بوو
وتی ئێمە بۆ هەموو خاڵەکان هاوڕام لەگەڵتانە و هەموو توانای خۆم وەگەڕەخەم بۆ جێبەجێکردنی ناوەڕۆکی ئەو خاڵانە بە تایبەتی هەندێکیان خۆی ئەیتوانی فەرمامدا مەسەلەن هەلیکۆپتەر زیاد بکە بۆ یارمەتی شاخی شنگال مەسەلەن ئەگەر پێویستی کرد هەندی چەک و تەقەمەنی بنێرێ بۆ هێزی پێشمەرگەی کوردستان بەڵام ڕەنگە هەندێک خاڵ وەکو مەسەلەن بوجەی هێزی پێشمەرگە خۆتان نەزانن ئەوە یەکێک لە کێشە هەڵپەسێراوەکانە ئەبێ بڕوا لەگەڵ یعنی حکوومەتی فدرالی عێراق لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق ئەبێ ڕاوێژ بکە هەندێکی ڕەنگە لە دەسەڵاتی ئەودا نەبێ بەڵام ئەوانەی کەوتی لە دەسەڵاتی مندایە من هەموو ئەوانە ئامادەم کە جێبەجێ بکەم و ئەو تەکیدی کردەوە وەکو وەزیری بەرگری عێراق کە ئەو پێشمەرگە بە بەشێک لە سیستەمی بەرگری نیشتیمانی عێراق ئەزانێ واجبە لەسەر حکوومەتی فدرالی عێراق ئەو هێزە چەکدارکە پێویستەکانی موچەی بۆ دابین بکە و پێویستەکانی مەشقشی بۆ دابین یەک برا بەڵە قوربان یەک تۆ جوابە دەمەوە کات وەڵڵا یەک بەس ئەوەندە یەکێک لێرە باشە قوربان حکوومەتی ناوەندە چەندە ئایا ئێوە بەڵێنتان لیاوەگرت کە ئەو مافانە بجێڕۆ بێزی پێشمەرگە و کێ ئەگەڕێتەوە مافان ئەوە وەکوتم وەڵڵا ئەمە دووبارەیە ئەم پرسیارانە ئێمە دیاریمان نەکردووە چەند یعنی بڵێن بوجەمان یعنی چەند حکوومەتی فیدرال قەرزارە بۆ هێزی پێشمەرگە ئێمە لێرە خاڵێکمان دیاری کردبوو کە لە توانای وەزیری بەرگریدا بێ بە وەڵامی بداتەوە ئەوە مستحقاتی هەرێم یعنی ئەوانەی کە لەسەر حکوومەتی فدرالی عێراق ئەوە ئەبێ وەفدە باڵاکە لەگەڵ حکوومەتی فدرالی عێراق کە حکوومەتی فدرال چەند قەرزاری هەرێمی کوردستانە بەگشتی وەکو بوجە بەڵام ئێمە لە خاڵەکانمان داوای سەرفکردنی موچەی مانگانەی پێشمەرگەمان کردووە وەکو حەدی ئەدنا لە داواکاری بۆ لەکوێ لەو بوجەی کە دیاری کراوە بۆ سیستەمی بەرگری عێراقی ئەوتی من ئەم خاڵە ئەوڕۆم لەگەڵ ئەنجومەنی وەزیرانە لە بەغا ڕاوێژی لەسەر ئەەکەم وتی مافی خۆتانە و خۆی بەڵاموتی لە دەسەڵاتی مندا نییە بۆ ئەم خاڵە کە باسی کرد بەشداریکردنی پارێزگار لەوان لەو بووبنەوەیە لەسەر چ لەمایەک بوو ئەمە مانای ئەوە نییە بە تاوەتی ئەو کۆبنەوەی ڕێکەوتنیش پێشوەختە نییە کە ئەمریکا و سوپای عراق بوو هێزی پێشمەرگە لە وەزارەت پێشمەرگە بەڕێوە دەچێت مانای ئەوە نییە کە ڕێکەوتنیش سەرەتاییبی بۆ لێدان لە مووسڵ پرسیاری دووەم ئەوەیە دەنگۆی ئەوە لە ئێستادا ناوەندە میدیایەکان بڵاو بۆتەوە کە هێزێک سوپای عراق سەرقاڵی ئامادەکردنی هێزێکە لە ڕێگای یەکێکی کوردەوە لە دەڤەری ئیرانیا ئایا ئەم دەنگۆیە تا چەند ئێوە ئاگدارن و تا چەند ڕاستە یەکەمیان بۆ مەسلەی ئامادەبوونی ئەفیل نوێژێفی دیارە ئێمە ئەفیل لەگەڵ وەفدەکە هات بۆ وەزارەتی پێشمەرگە ئێمە بە خۆمان حقیقەت لە وەزارەتی پێشمەرگە ئێمە چوین بۆ پێشوازی وەزیری بەرگری حکوومەتی فدرالی عێراق بەڵام لەگەڵ وەفدەکە ئامادەی بوو لە کۆبوونەکەی لە وەزارەتی پێشمەرگە دیارە ئەوش هەندێک ڕای هەبوو ڕای پێشکەش کرد وەکو تا ئێستا ئەو پارێزگاری نینەوایە مووسڵە باسی ئەوەی کرد کە چۆن هەماهەنگی و هاوکاری بکرێ لە ئایندەدا لە نێوانی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی فدرالی عێراق یعنی هێزەکانی حکوومەتی هەرێم لەگەڵ هێزەکانی حکوومەتی فدرال بۆ مەسلەی ڕزگارکردنی مووسڵ بەڵام باسی تەفسیل نەکرا بەس وەکو خاڵێک باس کرا بەڵام باسی وردەکاریەک نەکرا لەو بابەتە بۆ مەسلەی کۆکردنەوەی هێز نازانم بۆ حکوومەتی فدرالی عێراق دیارە ئێمە ئەو دەنگۆیانەمان پێشترش بیست بوو ئەو کەسەی کە ناونووسەکەی کردبوو هیچ پەیوەندیەکی بۆ وەزارەتی پێشمەرگە نەبوو من ئەم شەوش هەر ڕوونکردنەوەیەکم بۆ هەندێک کەناڵدادا دەبارەی ئەو بابەتە ئەو کەسە پەیوەندی بە وەزارەتی ناوخۆ بوو ئێمە لە کۆبوونەوەیەک ئاگداری بەڕێز جەنابی کاک کەریم سنجاریمان کرد دەربارەی ئەو کەسە و ئەو پەیوەندی کرد بۆ ئەوەیە کە بانگ بکرێت ئەو کەسە و لە ڕووی یاساییەوە کە چەند پەیوەندیدارە بە وەزارەتی ناوخۆیان چەند ئەو ئیشەی ئەنجامدا بێ ئجراعاتی لەگەڵ ئاوەرگرن ئێمە وەکو وەزارەتی پێشمەرگە ڕێ نادەین بە مونتەسیبێکی وەزارەتی پێشمەرگە بڕوە هێز کۆکۆ کاتەوە بۆ هیچ لایەنێکیان بۆ هیچ جیاتێکی بەڵێ با ئەوە دوای پرسیاری عەرەبیت کرد جواب بدەدەمەوە بەس جار مەجالی یەکێکیش بدەن لە برادەر ئەوانەی کەناڵە عەرەبیەکان با ئەم برادەرە پرسیار بکە بەس
بله دکتۆرە تاڤگە تو بێگومان جێ لە سەرنجی ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگە بوو کە وەزیری عێراق نیەتێکی باشە بووە جێ لە پێشنیارەکانی ئەوان گرتووە هەندێکیەوەتی جێبەجێ هەندێکی شەباب و بەغدا بە تایبەتی مەسەلەی موچەی هێزی پێشمەرگە تۆ ئەمە چۆن لێکە دەیتەوە؟ بەڵێ لێکدانەوەکەی من دەبا بدەن کە بەنسبەت ئەو وەزیری دیفاعەوە کە هاتووە بۆ ئێرە خۆشی ئەگەر بەپێی دەستور بە مادەی 8 لە دەستورە مەجلیسی وزەرا قەرارەیات لەسەرچی ئەوان هەیکەلی قەراراتن لە ئەنتا ئەتوانن با بڵێن کە یەکێکە لەوانەی کە لە مەجلیسی وزەرا خۆی وەزیرە قەرار با لەسەر پێدانی موچە بە پێشمەرگە مەجلیسی وزەرا خۆی قەرارات لە لای ئەوانە نەک ڕئیسی وزەرا ئەتوانن مەجلیسی وزەرا حەسمی قەراراتەکان بکەن یەکێک لەوانە کە موچەکەی باسی پێشمەرگاکە بەڵام من وەزیری دیفاعی عێراقی بستنیا بۆ ئەوە بین مەوانێت کە هاتووە داوای یارمەتیم بۆ بکات چکە ئێمە بۆ زۆر بازش دانین کە ئیرادەی پێشمەرگە بەرزە ئیرادەی جێشی عێراقی نزمە ناتوانێت شەڕ بکە لەگەڵ داعشە هاتووە یارمەتی تەنیا چەک و کوڕی کوردی لە من ئەوێ بۆ هاندانی شەڕەکە فقط بەس لەمە لە بەم زیاتر لە هیچ یعنی ئیجابێتێک لە شتەکانیانە نابینرێتیایە يعني تو تنيا كواتا بيشنياري اوي بيرسكاني كل نراكاني كل بغداد بو سركداتي سياسي كردستان لسر ام روشي استاكي هاتون دواله كرتا كانو اوان بيوسيان بكرد بيوسي چبكا كرد پێویستە کورد چی بکە باش عێراق بۆ کاتێککە ئێمە پێشمەرگە ڕۆژ بۆ کۆبانی با بڵێن کا بە ڕئیسی وزەراوتی ئەمە شتێکی نادەستوریە کە نەگەڕانێتەوە بە مەرجع ڕاستە منەڵم نادەستوری ناقانونیە بەڵام حەقێکی شەرعی سەرۆکی هەرێمی کوردستانە لە حەقێکی ڤیدۆی خۆی بەکاربێنێت کە بە جێژ بنێرێ بۆ کۆبانی و یارمەتی بنێرێ بۆ کۆبانی کەواتە لەوەیە ئێمە نادەستوری بووین بەڵام لێرەشە ئەو یعنی ڕاستە ئێمە با بڵێن کە کوردستان بەشێکە لە عێراق ئێمە لەناو حکومەتی ناوەندی عێراق ئەژین بەڵام بۆ بەوایان دەستوری بۆ لەوانە تەنیا بۆ یارمەتی لە دەرگاکەی ئەدەی بەڵێ دکتۆرە شواقە کەریمە پرسیارێکی دیارەسە بەرەستم بکەین لە دوای 2023 تا ئێستا شارعی کوردستانی سەرکردایەتی سیاسی کوردستان بە تایبەتی نونەرەکان بەرپرسەکان لە بەغدا بەوە تۆمەتبارەکەن کە قەت نەیانتوانیوە ئەندێک زڕوفی باشی استیغلالکەن لە چارچێوەی بەرژەوەندی خەڵکی کوردستان زیاتر بە مجاملاتی دەسەڵاتدارانی بەغدا ڕازی بوونە و بەدەستهێنانی کۆمەڵێک بەرژەوەندی تایبەت ئەم زڕوفی ئێستا تا چەند گرنگە ئیش لەسەر بکرێ بەڕێتون بەڵێ طبعا ئێستا يعني فرصتێکی باش هاتووە من وەڵامی ئەو پرسیاری پێشتر پرسیار کرد بە حقات کە بەڕێز جەباریاوەر دەڵێت ئەو دەسەڵاتی ئەو نییە من ئەفوان لەگەڵ ئەوە نیم بە حکمی ئەوەی کە ئێمە ڕۆژی پێنجشەمە میوانداری وەزیری نەوت و پلاندانان و داراییمان کرد لەناو ئەنجومەنی وەزیران لیژنەیەک تەشکیل کراوە لە 7 وەزیر کە وەزیری بەرگری تیا بوو و هەروەهاش وەزیری ناوخۆ وەزیری دارایی و وەزارەتەکانی ترش لەگەڵ محافظی بانقی مرکزی و خەبیرەکان لەسەر بودجەی 2014 موچەی پێشمەرگەش لە کێ جێگیر دەکرێت لەناو بودجەی دەوڵەتی عێراقی کەواتە دەسەڵاتی هەبوو ئەگەر ئەو دەیویست ناوی پێشمەرگەش داخلی کات هەرچەنش ئێمەتی بینیمان هەیە نامانەوەی هێزی پێشمەرگە ناوی تەنیشت حەشدی شەعبی بێت یعنی چونکە هێزی پێشمەرگە هێزێکی نیزامیە میلیشیانیە و خۆبەخشش نییە بەڵام لەناو ئەم فەقەرێکە هاتووە ناوی وەزارەتی بەرگری هاتووە کەواتە هێزی پێشمەرگە مەفروزە وەکو هێزی سەربازی عێراقی مەمەڵی لەگەڵ بکرێت بەڵام بەداخەوە بینیمان کە ئەوان داوای لیستی حەشدی شەعبی دەکەن خۆبەخشەکان دەکەن بۆ سەرفکردنی موچە بەڵام داوایان نەکردووە کە هێزی پێشمەرگە لیستەکان لە کاتێک ئەفوان ئەوە ڕوونکردنێکی زۆر مهمە لە کاتێک هێزی پێشمەرگە ئیسباتی کرد بۆ هەموو عێراق و بۆ هەموو جیهان کە هێزێکی عێراقیە بەرگری نەکو لە خاکی کوردستان بەستەنها بەرگری لە هەموو خاکی عێراق بە بەڵگەشەوە کە دیفاعی کرد لە مووسڵ لە دیالەش بۆیە من چەند جارش لەرەو هەڵی پەرلەمان داوایم کرد کە هێزی پێشمەرگە موچەکەی سەرف بکرێت چونکە ئیسباتی کرد کە هێزێکی عێراقیە بەڵام بەداخەوە مەفروزە وەزیری بەرگری لە مافی پێشمەرگەش بکات نەکو تەنها لە مافی سەربازەکانی تر لە بەڵام وەزیری دارایی شەبەکە کوردە ئەی هەڵویستیەوە وەزیری دارایی ئەندامە لەو لیژنەیە و پێویستە ئەو شرعی هەبێت وەزیری بەرگریش مەفروزە بە ئەمانەتەوە دیفاع لە هێزی سەربازیەکانی چی لە ناوچەکانی تری عێراق و چی پێشمەرگەش چونکە هەمویان بە یەک دەست چۆن ئێستا هاتوون بۆ کوردستان بۆ ئەوی کە هێزی پێشمەرگە یارمەتی بەسەراحەت بە واقعی با بڵێن ئەوان هاتوون بۆ ئەوی کە ئێمە یارمەتیان دێن لە ڕزگارکردنی مووسڵ ئەوە واضح مەفروز ببێت بۆ کەواتە لەسەر چ ئاساسێک پێویستە یارمەتیان بدرێت من دەڵێم من تەجیلم کرد ئەو خاڵانە کە بەرز جەباریاوەر ئاماژەی پێ کرد خاڵی یەکەم مەفروزە زۆر جەختی لەسەر بکرێت بەڕاستی چونکە ئێمە بینیمان ئێمە باجمان داوە لەسەر ئەو پێشێتکاری ئەم خاڵی یەکەم طبعاً بەپێ ئەو ڕێکەوتنامەی سیاسی و هەوڵەهاش بە ئامادەبوونی ئەمریکا
لە ناوچە کوردستانەکە لە دەرەوەی هەرێم نابێت بە هیچ شێوەیەک هێزی سەربازی بجوڵێت ئللا بە ئاگادارکردنەوەی ئەو ژوورە لە نێوانی هێزی پێشمەرگە و هێزی بەرگری عێراق مەفروزە بە تەعاون و بە ئاگاداربوونەی هەردوولا بەڵام بەداخەوە بینیمان هێزی دژلە کە تەشکیل کراوە هەروەهاش حرکەکردن بە هێزی سەربازی عێراقی لە ناوچەی ناسڕیە هێنایان بۆ کەرکووک لە کاتی مالکی بەڵام بە هیچ شێوەیەک پابند نەبوون بەو ڕێکەوتنەی سیاسی کە بە چاودێری ئەمریکا بۆیە من دەڵێم تەفعیلکردی ئەم خاڵە زۆر گرنگە چونکە ئێمە بەڕاستی لەو کاتی پێشوو هێزی پێشمەرگە هات فریای ئێمە کەوت فریای کەرکووک کەوت وەستا ڕوبەڕووی هێزی سەربازی عێراقی بەڵام ئەمە نابێت لە کاتێک ئێمە ڕێکەوتنانەیەکمان هەیە هەروەهاش ئەگەر لەبیرتانێت مەرجعی سیستانی مەرجعی دینی نەجەف وتی نابێت ئەو شەڕ دروست بێت لە کاتێک مالکی هێزەکەی جوڵان لە ناسڕیە هێنای بۆ کەرکووک بۆیە من دەڵێم ڕقم یەک خاڵی یەکەم زۆر گرنگە تەفعیل بکرێت خاڵی دووهەم معاشی پێشمەرگە و مافو امتیازاتی پێشمەرگە پێش خاڵی یەکەمش مەفروزە دابنێت طبعا من تەسەلسلم بە پێی قسەکانی کاک جەبار بەڵام مافو امتیازاتی پێشمەرگە خاڵی یەکەم مەفروزە دابنێت هەروەهاش ژووری عملیاتیش مهمە و ڕزگارکردنی ئەو خەڵکانە لە چیای شنگەل بە هەلیکۆپتەرەکان ئەوە هەمووی بکرێت یەڵا من بچم خاڵی حوتەم ئەخیر شت کە بەڵێ دکتۆرە تافگە لە ئێستادا وەکو جەباریەوار وتی ئەو فڕۆکانەی کە ئەو یارمەتە سەربازیەکان لە وڵاتان دێن بۆ ئێرە دەبێت لە بەغدا لەو فلتەرە دەرباز بن لەوێ پشکنینیان بۆ بکرێت ئەوسا بێن هەرێمی کوردستان ئەو یارمەتیانە بێنن بۆ ئێرە و باسی زۆر پرسیتریش کرد وەکو دکتۆر ئاشاقوتی لە هەرە پرسە گرنگەکان چای شنگالە چای شنگال ئێستا دوورپێچ کراوە هەموو ڕۆژێک چەکدارانی داعش هێرشێکیان هەوڵ دەدەن ئەم چای ئەو خەڵکی لەو چای جارێکی دیکە بە دەردی ئەوانی پێشتر ببن پێتە لەم چارچایە پێویستە بە تایبەتی منظومەی دیفاعی لە کوردستان چاڵویستێکە بێ طبعا بالنسبه دوي كاملوتم يعني حكومتي عراقيه وفديك هاتو اصلا خوي ثقه بكردنيه يعني بعض ايما ناتو الثقه بوان بكين ثقه كلا شو دروز بوتو كاتي كمان يعني يارمتين بويا تشكم بويا ديا هرجور لا ولاتاني درو كيد بلا بغا بيتواني بو هولير اما خوي لوا بثقيه بكرد بلام لتولا تنقا وايت هاتويت با تشيبا من كيت بعضين دفاع عن بيكيت مساله شنغال اسا بعضين ابويا وزير الدفاع لقال وزيري بعضين بيجمرغي خومانه موضوعي رزقاركردنی مسلم موضوعي شنقال ليك استاباس بكرا بخرات يك تاي ترازوانيا من كاتي يارمتي ديم كتو مصل رزقار كيتو ببيت يارمتي بي شنقالي رزقار كنتيا كواتم من ليريا بابينكا سيقم بوفدكي بغانيه بغاتنيا بو برجوندي تاچي عراقي وكو عرب هاتوا نهاتو بو برجوندي تاچي كرد لقل كردا مفاوضه لقل كردا اكاد لسرشي لسر خالكاني كان برجوندي خويتي والله استاباسوا كان ورقی زۆر بەهێز بەدەستی کوردەوەیە لە تایبەتی کە ئێستا سوپای عێراق لاواز بووە و ناوچەیەکی زۆر لە ژێر کۆنتڕۆلی چەکدارانی داعشدا سوپای عێراق بە هیچ شێوەیەک ناتوانێت بەرگری لێ بکات بێجگە لە پێشمەرگێکە بەرگری لە خۆیەکە ڕاستە من ئەڵێم سوپای عێراق ئێرادەی نییە سوپای عێراق بەرەو بێ هێزی ڕاتەوانی هێزی پێشمەرگەمان لەخوا بەزیاو بێ پێشمەرگە تاجی سەری هەموو فەردێکی ئەم وڵاتی ئێمن ئێرادەیەکی گەورە هەیە و لەسەر خاکەکان لەسەر بستی خاکی خۆیان حتا حەو پشتی خۆیان شەهید دەکرێت لە کوردستانە بەڵام باڵێنکە مقابلەکەی چییە؟ مقابلەکەی من ئەگەر بێت و مەسڵ بۆ تۆدا ڕزگارکەم تۆیی شنگال لەگەڵ منە ڕزگارکەیت شنگال ئێستا بەدەست چیەوەی بەدەست داعش و ڕۆژانە کە ئەو خەڵکە لەوێ کە گیری خواردووە تەنانەت مساعداتەکانیش بە وەجبات ئەیرێتێ بە فروزیات ئەیرێتێ یعنی تۆ لێرەیە یعنی ئەمە با بڵێن کە چی ئەگرێتەوە لە تای تەرازۆکەیە ئێمە من سێ چوار شت خاڵ هەیە کە لە ناو باڵێن کە ناو ئەم شاندانەی کە ئێمە دائەنیشن شاندی کوردی کاتێکە لەگەڵ یەکێکا دائەنیشێتەوانە مەفروزە هێزێکی دنیایی هەبێ هێزەکان لە ناو کووردا مەوجودن کۆمەڵی خاڵ لەسەر توخمەکانی هێز هەمانە بۆن منە من خاکم هەیە بۆن منە جوغرافیام هەیە هێزی سەربازیم هەیە باری ئابوووریەکەم تا یعنی ڕۆشنبیریم هەیە بەڵام سێ خاڵ هەیە لە ناو ئەم شاندە کوردیانی ئێمەیە کە ناتوانێت تعاملی پێ بکات و نیمانە یەکێک لەوانە چیە زەهنی ئیستراتیجێتە دووەمیان ئێرادی ئیستراتیجیە پلانی ئیستراتیجیە شادێکەیەت پلانی پێ نییە بەڵێ کەواتای کەمەوێ بکەینە پرسیارێکی بۆ دکتۆرە شاق وەکو دکتۆرە تافگاڵێ ئێمە عەقڵیەتێکی بەهێزی ئیدارەکردنی ڕەوشەکەمان نییە مثلا باسی چند خالێکی تەم خالە بەهێزانە سەرکردایەتی سیاسی کوردستان ناتوان ئەمە تەڕحکەن بۆ نمونە پێشاندێک شاندێک یەکێتی نیشتیمانی کوردستان جیا لە حەزەبەکانی تر سەردانی بەغدا کرد هاتەوە بوو بە جێگای گلەی حەزەبەکانی تر لە کاتێکە باسی یەک گوتاری و یەک نظام چیەکرێ
بەڵێ ئەفە من یەک ملاحظەم هەیە لەسەر مەسلەی چیای شنگال ئێمە پێویستمان بە حکومەتی اتحادی نییە مەبەستم یعنی پێویستمان بە هێزی سەربازی عێراقی نییە بەڵکو پێویستمان بە چەکەکەیە بەڕاستی ئەگەر ئەوان تەیارەمان بدەنێ ئەوان چەکمان بدەنێ کە ئێمە وەکو هێزی پێشمەرگە بەداخەوە یعنی ڕاستە ئێمە بەرگیر لە خاکی عێراق بەڵام ئەوە طبعا ئەمڕۆ ئیثبات کرا بۆ هەموو جیهان نەکو بەستەنها بۆ عێراق کە اعتراضی حکومەتی اتحادی لەسەر تەسلیحکردنی هێزی پێشمەرگەوە هەروەهاش نەناردنی حکومەتی اتحادی هێزی پارە و چەک و تەسلیح و تەجهیز کە لە ناو یاسای بودجەی دەوڵەتی عێراقی کە هەموو ساڵێک ئێمە پەسەندی دەکەین تەنها لەسەر وەرق دەمێنێت و قەرزاریش دەبێت بە پێی یاسا قەرزارە حکومەتی اتحادی بەڵام لەسەر ئەرزی واقع تەجهیز نەکراوە هێزی پێشمەرگە ئەوەی کرد کە ئێمە بەڕاستی بگەینە ئەمڕۆ و یعنی شنگال بەو وەزع ببێت ئەگینا ئەگەر ئێمە چەکمان هەبوو دەمانتوانی ڕوبەرو هێزی ئەفو بەسێک لە حەزی تیرۆسی چکە داعش ئەو چەکە متەتاویرانەی حکومەتی عێراقی بەکارهێنادش بە هێزی پێشمەرگە ملیارات دینار ئێمە ساڵانە پەسەندی دەکەین بۆ وەزارەتی بەرگری بەڵام بەداخەوە لە مووسڵ هەمووی بەجێهێش بۆ داعش و ڕۆشت کۆبانێ لە دژی کۆ بەکارێنێ بەرحەڵ ئەگەر پرسیاری بەنسبەتی استراتیجیەت تونیەتی ئیدارەکردنی ڕەوشەکە بەتایبەتی لەگەڵ بەغدا من بەشێک لە قسەکانی دکتۆرە تافگا یعنی لەگەڵی ئەوە نیم سەرکردەی کورد دەتوانێت یعنی پلانێک استراتیجی دانێت بەڵام ئێمە لە بیرمان نەچێت ئێمە لەگەڵ کێ تەعامل دەکەین لەگەڵ حکوومەتێک اعتراف بە دەستور ناکات لەگەڵ حکوومەتێک اعتراف بە یاسا ناکات و بە بەڵگەشەوە کە تۆ موچەی فەرمانبەرەکانی خۆت دەبڕی بە پێ بوونی مادێکی یاسایی ئەمە بەڵگەکی گەورەیە کە تۆ اعتراف بە پەرلەمانی خۆت ناکەی دەچیت هێزێکی عملیاتی دژلە و جەزیرە و بەغا و مووسڵ تەشکیل دەکەیت بە پێی ئەوەی کە ڕەزامەندی پەرلەمانی خۆت وەربگریت ئەمە بەڵگەیە لەسەر ئەم حکوومەتە کە حکوومەتێکی عەفەن فاشلە و اعتراف بە دەستور و یاسا ناکات بەڵام دیوی تر من لەگەڵ دکتۆرە تافگا ئێمە بەداخەوە یعنی ئێمە یەکریزیمان زۆر بە هێزمان دەکات و نزیکشمان دەکات لە بەدەستهێنانی مافەکانمان بەڵام بەداخەوە تەنها ئەمە بەعز جار دەبێت بە دروشمێک جێبەجێ ناکرێتە سەر ئەزواقع من دەڵێم ئەو پلانە کە جەنابی سەرۆکی هەرێم داینا لە خولی ئێمە کە جێبەجێ نەکرا سەر ئەزواقع پێویستە لەم خولە جێبەجێ بکرێت جەنابی سەرۆک پلانێکی دانا و مخەتەتێکی دانا چۆنەتی مامەڵەکردن لەگەڵ حکومەتی اتحادی بە پلان و بە تەختیتش ناردی بەڵام بەداخەوە نازانم من چەند جار ئێوەش نوێنەری کوردن لەوێ ئێوەش شەرعیەتان لە جادەی کوردستانی وەرگرتووە وەکو پەرلەمانتاران ئایا ئێوە لە پەرلەمانی عێراق کە ئێوە چۆن زەختێکتان کردووە لەوەی کە کورد بە ستراتیجێکی ئەو بەش بە نەخشەی ڕێگایەکی ئەو بەشی کوردستانی بچێتە بەغدا دائما گلەیەکەن بەڵێ ئێمە بە ئەمانەتەوە ئەو دکتۆرە تافگە شاهدە ئێمە وەکو پەرلەمانتار موجەردەن لە حزب بە هەمومان لێکەم ڕۆژی کە داوامان کرد کە فراکسیۆنی کوردستانی دروست ببێت و ئەگەرش حزبەکانی خۆمان بە هەموو حزبەکان ڕازی نەبوون ئێمە اعتراض دەکرین چونکە ئێمە دەمانەوەی بە یەک دەنگ و بە یەک ریز لە بەغدا چەند یەک ریز بین ئەوەن دەبێ هێز دەبین بەتەنانەتش ڕۆژێک لە ڕۆژان دەنگدان بوو یەک لە حزبەکان بەڵێ کەواتە دکتۆرە تافگە تا ئێستاش گەلەی لەوای کرێت کە کورد یەکریز نییە لە بەغدا تا ئێستاش گەلەی لەوای کرێت کە زیاتر ئەجندای حەزب زاڵە لەسەر تەعاملکردن لەگەڵ بەغدا من يعني مەبەستم لە چی بوو کەوتم ئەو شاندانەی کە هێز شاندێکی حیزبیە کە ناتوانێت باڵێن کە پلانێکی استراتیجێتی هەبێتایە پلانی استراتیجێتەکە من مەبەستەکەم لە بۆ چییە ئەگەر بێت و ئەوان کەیەن ئەگەر بەدەهێلکەوە بێن یانزەی فرێنە سەر مێزەکە شاندی مفاوەزی وا نابێت ئسلوبی مفاوەزی لەسەر ئەساسیاتی چی ئەکرێ خۆ ئامادەکردنە چۆن چویتە ناو مفاوەزەوانێ چی خیتابی ئەبێ مەرجعت هەبێ مەرجع لە شاندە کوردیەکانە ئێمە بن من بۆکو پەرلەمانتارەکان تەنیا لەگەڵ قسەکەی دکتۆرە شوا قامتیایە لە ناو ساحەی ناو پەرلەمانی عێراقا هەر 62 پەرلەمانتارەکە پەرلەمانی خەڵکی کوردستانین بەڵام لە دەروانی ئەحزابەکان تەسیرە یعنی شاندەیەک شاندەکە حیزبیە ئاگادار نیم لەوەی کە ئەو چی فڕیاتە سەر مێزەکەی مفاوەزی بۆ ئێمە یەکگرتوین لە دەنگانمان لە ناو قەراراتێکی ناو پەرلەمانە و تەمەنا ئەەکەم ئەو یەکگرتووی خۆمان هەر ئەمێنێتوانێ و ئینشاء الله بەڵام ئیدارەکردنی پرسەکانی تر لە بەغدا ئیدارەکردنی پرسەکانی
يعني ترمل لي راك ألم بعضين ككرد يعني كذهني كاستراتيجيتي نبو بوشي من ما بس كم لتشيا إما أقدر بقرين أو بوكاتي كالشرق إيران وعراق 5000 كسي تشي هبوانيا تصنيع نووي هبو بصدام حسين إما تشي من هي لكردا كواب فكرتي استراتيجيات كيتنا وشاندك وانيا شاندك كخويد يعني زور جار هي نازاني بوشي هاتوا يا شاندك لسر شي أكرد من نازانم شاندي كردي خو أسلوبي شاندي كردي يا لسر مساومية يا لسر تعاون ومشاركة بلا مساومة كردن شونية مساومة كردن بالنسبة أوي كتو أرباحي وخسارة هي ليرة يبون منا مثلا من سعري قفروشن بتو 500,000 قازانجا كم تو 500,000 زرر مدبي كواتل ليرة زيرو صم يعني كواتل معادلين نقدية كهردو كان شيء بيتو زيرو أبي كل لسر مساومة نتشوا كرت يا لسر تعاون ومشاركة أشياء بشي أيوة كخوي ببرا جورة أزال بالي ديارك المنظور تحديدا بالي دكتورة جواقة كلمة وبسيارة لتوبكين كذا كيشة زوري زقة كان كتأثير كردستان كدولة خلق كردستان ناردني موتشيا بوجيا أو مثلا سروك حكومة هرمي شالي لكاتك نزيك قيراني موتشيا شارع سركي فعلا شارع سركي اما وكو اماجن بكر پیش توزه کروجی پنجشنبه میانداری وزیر دارایی پلاندان و نوت و آوانش اماجن با کرد که لنزدیکترین کات ام کیشه حل دکرد بتعبتی منش برسری اوم کرد لی لقاموسی وزارت دارایی انجمن وزیران فدرالی لنزدیکترین کات چند روزه چند مانگیان چند هفته و تی لنزدیکترین کات بالام بشوی که نافرمی لدروی قاعة للايني يكيك لمستشارة كان وتي أم حفتي هني حسيني توابت دواي أو دينيرن بو حكمتي هرم بحكم أول جنية شي بريار دادات جيب دكريت لسر أرض واقع أما قصي أو مستشارة بلام إما تشاوري دكين بشوكي فرمي أو إعلان بكريت ولنو أنجمني وزيرانش بسن بكريت. بله دكتورة تافجي بيجو من لسه متشخران يا ريمي كرسان علين إما ورز بورز متشاورة جرين. طبعا الحركات باسي متورجتينج بكي لا موسى كانوا كان على كان مجدايك بخالك يكون هل وكو خيرك بيبا خالك بدري بيتوايا فعلا ام كيشي شارع سر بمتشاوراني هرمي كردستان بكري لو يعني با إما سياستها يعني منتهجنية بلان بعضين كتصورنا كم كواكي شكا حل ببي بوكي شكا حلنا ببي بون من مثلا بعضين كردستان وزير داري كردا خوي تجربة سيستم حكمراني لا سيستمي حكمراني بيشوا بلا موكو وزيرتي خارجي خبرة واكسبيرينس كينية لسر وزارة لسر مالية إما براستي بعضين أو نقدي أجرم له حالة توانية بلان إما كرد بغا بستونيتي وبنو تواني ألتو أو نو تتفروشتوا بمقابلك حس أصلا أو وجبك نوتيك لكردستان هراج كراوة $6 فروشتوا ششي شيء أيبا ششي تركيا أيبا 54 أجر بيتو بش قرتواني خزاني عراقي 54 بلكاتي كامل له بيش اتفاق من قل دولتها هبوا كبصو $6 بفروشتيا وإستا بازاري أوروبي بازاري شي انهياري اقتصادي تياهيا مصالحة كي لشوا دروز بوتواني هاتو $8 بعراق يعني لكردستان بإما نوتي كركوك أصلا ناروت باقي كتري بهشتا كواتم من ديريا ناتوان بعضين كابلم والله كشيء متشحل أبي بعكس ثواني احتمالات هي بعضين غطاء 2014 أو دماني كلا كردا بيت غطاء بكريت ل 2015 رنجة بوشوني كهبي كبيرة بخالق بلام مسألة مشكلة كردستان بو بشي مسألة مشكبوي كأيري خيرني بخالق مجدنية بخالق أو حقك وما فيك كهيج كسيجنيتو نق عبادي يعني همو أو دستاني لدوايا كابرون ناتوان بعضين بله كادمان براكوتي بله سرشتا مفروض الروم ببيت بهمو حولات يعني كردستان وزير بتنها ناتوان بريار بدات وزير دراي راستا كرد بلام أو بريار للاين أو لجنة كوتم حوت وزير محافظي باقي مركزي لقال خبيرة كان أوان أو بريارة ددن بالنسبة نوتي كردستان شرزم هي بقصة تافقا خان بلان بهيج شوية أوانية وعفوا بقصة كم توكم أو وفدكية بغدا آمادية همو طبعا إما هيج لاريمانية وسروك إنجمني وزيران بشفافية لمؤتمر صحفي كاش باتسي كرد همو أو دوكيومنتانا أخينا سر ميزي گفتوگۆ و ئامادەین ڕوونی کردنەوە بۆ هەموو دنیاش چیمان فرۆشتە لەو ماوەدە کە موچەی فەرمانبەرەکانی هەرێمی کوردستان بڕا و بۆیە یعنی ئێمە هیچ کێشەمانیە بەڵام دەستکەوتنێکی گەورە بۆ ملەتی کوردە کە توانی نۆتی خۆی بفرۆشێت چونکە لە مادەی 112 دەستور ئەو مایە دەستکەوتنە بۆ کورد چونکە لەسەر ئەو حەقلانەی حالی دوای
2003 بله دیارەکات من بەرە کۆتەیارەوە مادەی 115 کە بەڵێ زۆر بە کورتی بەڵام من ئەڵێم با بڵێ وەزیری مالیە ئەگەر تا 31 12 با بڵێن بۆچەی کوردستان نەرێ حەقێکی دەستوری خۆی بەکار ئەهێنەیەک لەسەر 12 ئەنێرێ بۆ سەرجەم هەرێمە هەموو محافظەکان وجودمان مەجلیسی وزرا قرارات دەکرەکان نەک ڕئیسی وزرا مەجلیسی وزرا مەفروزە با بڵێن کە ئەگەر بێت و من چەند وەزیرم هەیە ئیدارەی مالی سەرۆکی ئەنجومەنی وەزیران لەگەڵ وەزیری دارایی بە هیچ شێوەیەک ئەمە ڕاست نییە دوومانمان ڕۆیشتووە کەواتە ئەگەر مانگەکە تەواو بوو با بڵێن کاموچەی فەرماندەران کە بە وەزیرەکان و مەفروزە انتسحاب بکەن بەڵێ دکتۆرە تاوگە محەممەد میرزا پەرلەمانتاری عێراق لەسەر فراکسیۆنی گۆران هەروەها دکتۆرە شاغجاف پەرلەمانتاری عێراق لەسەر فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان سوپاس بۆ ئامادەبوونتان وەلە بەرزان حتا سەرێ دەمژمێرە بێت تەوەرێکی گەرمتر ئەم بە هەڤڕابین هەر شاد بڵ